قسەکردنی لەسەر بە بیابانبوون و وشکە ساڵی کاریگەریەکەی چییە دەرکەوتۆ لای ئێمە یان نا ئەی ڕۆڵی جوتیارەکانی ئێمە چییە لەوەی کە ڕۆڵیان هەبێت لە سەوزکردن و بەرەمێنانی بەرهەم و کەمکردنەوەی ناوچە کۆنکرێتیەکان ئەم تەوەرەمان بە میوانداری هەردوو بەڕێز هەژار جەلال کە بەڕێزان ماسەریانێ لە بواری ژینگە کاک حامید اسماعیل بەڕێزیان خاوەنی کێڵگەی کوردستان و نیچەکن لە جوتیارە نمونەکان زۆر بەخێر بێن ئەم کاتتان باش کاک حەمیدیش بەسپاسەوە کۆمەڵێک لە بەرهەمی هێناوە کە بەرهەمی کێڵگەکەی خۆیانە یەک لە یەک جوانتر و ناوازەتر و سەرنجڕاکێشتن کە دواتر هاوکارانمان وێنەکانتان ئەگوازنەوە و باسیشان نەکەین کاک هەژار با لە تۆوە دەست پێ بکەم لەکوێی وشکە ساڵیان ئێمە لەکوێی بە بیابانبوونەوەی بەیانی ئەو بینەرای بەڕێزی گوساتی خۆشەویست باش دیارە ئێمە سەرەتا بۆەوەی باز لە بیابانبوون بکەین پێویستمان بەوەی بیناسیێنین بە بیابانبوون چییە بیابانبوون بە بیابانبوون بریتە لە خراپبوونی زەوی بە تایبەتی زەوی وشک و نیمچە وشکەکان یان بڵێن وشک و نیمچە شێدارەکان و ئەمە گرفتێکە کە ڕوبەڕووی بەشێکی زۆری لە وڵاتان بووەتەوە هەندێک لە وڵات ئێستا ڕاستە خۆ کاریگەرێکی دەرکەوتووە و دەناڵێنە بەدەست ئەم کێشەوە مەڵێ جا ئێمە خۆی زۆر جار دەوترێت ئەگەر ئاگات لە زەوی بێ زەوی سەوزەڵانی تیابێت زۆر ئەتوانێ باش بێت بابەتی کشت و کاڵ یەکێک لەو بابەتانێ بەڵام هەندێک جاریش ئەوترێت لانێ دیوێکی نەرێنیشی هەبێ واتە خۆی پرۆسی بە بیابانبوون ئەوەنەی تر خێراتر بکە جەنابەت ئەگەر وەک پسپۆڕێکی ژینگە باسێکی ئەومان بۆ بکەیت لە کامێک لە زەویەکان یا بارودۆخەکان ئەگەر کشت و کاڵ گرنگی پێ بدرێت بە قازانجی بە بیابانبوونە واتە ناهێڵێ پەرەبسێنێ بەڵام ئەگەر لانێ شوێنەکەی باش نەبێت یان بارودۆخەکەی باش نەبێت لانێ زەرەر بە زەوی بگەێنێت و بە بیابانی بکە بەڵێ هەڵبەتە دیاردەی بە بیابان بوون دوو هۆکاری سەرەکی هەیە بۆی زەویەک بە بیابان بێ یەکێ لەوانە هۆکاری سروشتیە کە مرۆڤ دەستی نێتەیە هۆکاریکان هۆکاری دووەم بریتە لە دەستی مرۆڤاتە ئەوەی کە مرۆڤ دەستی پێگات و خراپێکات هەڵبەتە بەتەنها کشت و کاڵ کە کاری دەستی مرۆڤ نابێت هۆی بە بیابان بوون بەڵکو سێکتەرەکانی کەش ڕۆڵیان هەیە لەسەرەوە بەڵام کشت و کاڵ خۆی بۆ خۆی لە هەمان کات دەتوانێت ڕۆڵی نەرێنی ببینێ و ئەتوانێت ڕۆڵی باش ببینێ لەم پرۆسەیە لە ئێستادا زەوی فشارێکی زۆری لەسرە بۆ بەرەمهێنان دیارە بڕێکی زۆر لە زەوی بەکارێنێ بە شێوازێکی کشت و کاڵی تون واتە پشوو بە زەویەکە نادێ یان بۆ دووبارە بڵێن مادی ئەندامی بۆ ئیزافە ناکرێتەوە ئەمە بۆ خۆی لەم ڕوانگەیەوە زەرەر بە زەوی ئەگەێنێت و دوای ماوەیەک وایکە ئەم زەویە وردەوردە بە پیتی لە بەدەست بات و توانای بەرهێمێنانی کەم بێتەوە کە ئەمەش خاڵی سەرەتای بە بیابانبوونە کە زەویەک توانای بەرهێمێنانی لە دەستدا و دەودا بەرەوە چێکیتر ژیانی تیادا نەبێ بەڕێز کاک حەمیددا بێمە لای تۆ زەویەکەیە کاکەژار زۆر جوانی باس کرد زەویە کە توانای بەرەمێنان لە دەستەدات ڕۆڵی ئێوە چیە لەوەی دووبارە ژیان بگەڕێنەوە بۆ ئەو زەویانە و ئەم جۆرە بەرهەمە جوانانی پێبەرم بێنن لە ڕاستیدا زەویزاری کوردستان بەپیترین زەویزارە لەسەر ئاستی هەموو جیهان ئێمە وەکو وەبەرهێنی کشت و کاڵی وەکو ئەو جوتیارانەی کە دەتوانین لە ڕاستیدا زەویزارەکانمان بتوانین زیاتر بەپی بکەین زیاتر وای لێ بکەین کە بواری کاری تیا بڕەسێنینەوە بەرهەمێکی باشی تیا بەرهەمبێنین لە ڕاستیدا ئەوەی کە ئەتوانرێت جوتیار ئەگەر بتوانێت شەون خونیکی تەواو بکە و بە ئاستی زانستی لەسەر ئەو پەیرەوە پرۆگرامە بڕوا کە لە ئاسی کشت و کاڵیدا ئیشی لەسەر بکە هەر زەوی وزارێک کە بیوە کاری لەسەر بکە و شەون خونی بۆ بکە بەڕاستی ئەتوانێت ئیشێکی زیاتری لەسەر بکە و بەرهەمێکی زیاتر بەخشێ بە کۆمەلگاکەی دەستان خۆش بجا کاک حەمید باسی بابەتی زانستیت کرد ئەوەی کە تۆ لە بواری کشت و کاڵە لایەن زانستەکەشی لە یاد نەکەی و ئەوەنەی کە پێشوەختە قسەمان کرد بەیەکۆ باسی ئەوەت کرد بۆ نمونە هەنێک لە تۆکان هەیە ئێستا ئێوە هێشتا پشکنینەکانی تەواو نەبوو چاوەڕێی جوابەکانەکەن اینجا بۆەوەی کە بیکەڵم بۆ نمونە گەرمەشانی یەکێک لەو بابەتانە بوو ئەمە تا چەند بەڕاستی وا ئەکات هەماهەنگیە دروست بێت ئەوەی کە ئەکێڵڕێت یان شێوازی کێڵانی زەویەکە لە قازانجی زەویەکە و لە قازانجی ژینگەکە یابێت بەتەکیید هەموو ئەو بەرنامانەی کە بە زانستی بکرێت ئێمە وەکو کێڵگەی کوردستان لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی هەڵەبجاوە لەژێر چاودێری توێژینەوەی هەڵەبجە و توێژینەوەی کشت و کاڵی سلێمانی بەسوپاسەوە و توێژینەوەی کشت و کاڵی هەولێریش زۆر هاوکارمان بوون بۆ کارەکانمان
ئەمانەوێت وەکو ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە بەندەیەکێکم لە دامەزرێنانی ڕێکخراوی جوتیارانی ئەڤرێنەری کوردستان کە ڕێکخراوێکین سەرتاسەری کوردستانە لە 11 ئەندام پێگەین لە سەرتاسەری کوردستاندا و ئەمانەوێت لە کێڵگەکانمانە بیەکەین بە چەند کێڵگەیەکی نمونەیی و بتوانین مۆرکێکی کوردەواری ببەخشین بەو بەروومانەی کە لە هەموو جیهاندا هەیە و بتوانین چۆن ئەو بەروومانەی لە سەرتاسەری جیهاندا هەیە بینینە ئەم کێڵگانەی خۆمان و بتوانین مۆرکێکی کوردەواری پێوە بنین و جوتیاری کورد هیچی کەمتر نییە لەو جوتیارانەی کە لە سەرتاسەری جیهاندا ئیش دەکەن چۆن بتوانین ئەم بەرهەمانەی کە ئێمە هەمانە و چەندەها بەرنامەی کەمان کردووە لەگەڵ بەڕێستانە کە ئەو بەرهەمانە ساڵانی ڕابردوو یەناومانە بوونی نەبووە لە کوردستاندا سوپاس بۆخوا ئێستا بوونیکی گەورەی هەیە و ئێمە توانیومانە وەکو خۆمان هەفتە بازارێک بکەین لە کێڵگەکەمان ئەو هەفتە بازارە هەموو ڕۆژانێکی پێنجشەمە و جومعە کە هەموو ڕۆژانێکی پێنجشەمە و هەینی سەردانکەرێکی زیاتر لە 400 بۆ 500 کەس سەردانکەری کێڵگەکەمانە و بە فرێشی ئەو بەروومانەی کە هەمانە بەدەستی خۆیان ئەو بەروومانە لێەکەنەوە ئەمانەوێ بەڕاستی پردێکی پەیوەندیدار لە بینی و بەرهێنی کشتتوکاڵی و لە بینی هاوڵاتیدا دروستکەین و ئەو ترس و نەهامەتەی لە بینی لە ڕاوکەی کە هاوڵاتیان هەیەە لەو بەروومانەی کە هەیە ئێمە ئەو ترس و دڵڕاوکێ نێڵین بەڵێ بۆ بتوانین ئەگەر پەیامەکەم گا بۆ بتوانین ئەو بەروومانەی کە هەمانە بە فرێشی و بە شێوازێکی باش تەندروست بگاتە لای هاوڵاتیان ئەگەر هاوکارانتان هەندێک دیمەنیشێ بە پێمە بەیەوە بە سنووق هەرگێکی شتێک مەسەلەن دوو تەماتە باەنجانێک کولەکەی بۆی پێما بێت لەوە شاپایامێکتان هەیە تانوێت خواردن بە فیڕۆ نەدرێت کەسێک دەیەوێت سندوقی هەفتەیەک دەتوانێت لەگەڵ خۆیدا بکرێت و بیباتەوە هەندێک لە دیمەنەکانە لەگە قسەکانمان ئاڕە بەڵام کاکە ژەربا بێ مۆلای تو خەمی زۆرێک لەم جوتیارە بەڕێزانەوەیە کە پارچە زەویەکیان دەست پێ و ئاسانکاریان بۆ بکرێ و بەرهەمی پێبەرم بێنن خەمی ئێمەش لە نێو شارداوەیە پارچە زەویەکمان دەستکە و بیکەن بە کۆنکرێت ئەم دوو دژایەتیە ناینەنم دژایەتی ئەم دوو لێک نەچوونە تا چەند هۆکارێکە بن بۆی کە ڕێژەی بە بیابانبوون و وشکە ساڵی هەر زیاتر بێت بەڵێ هەڵبەتە کاگاری لە سەرتا باسمان کرد خۆی بۆ خۆی کشتتوکار ڕۆڵ ئەتوانین ڕۆڵی نێگەتیڤ و ڕۆڵی پۆزتیڤ ببینێ لەم بابەتەوە ئێمە کە باز لەوەیەکی لە ناو شارەکان هەمووی بۆ بە کۆنکرێت و گەرم داهاتنی زەوی دروستە بێ ئەو دیاریدانا و یەکێکە لە هۆکارەکان کە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کە زۆر کارە ساتیکەی ژینگەی ڕووبا هەڵبەتە براجوتارەکانیش بە مافی خۆیان نەزانن کەوا پارچە زەویەکیان دەستکرێت و بیکەن بە کشتتوکار بەڵام زۆر جار لە هەندێک ناوچە لە وەرگاکان کە لە وەرگای سروشتین و ئەمانە پۆشەری زەوین و زەوی لە بیابانبوونە پارێزن بەداخەوە لە هەندێک ناوچە ئەشێوێنێ ئەکرێ بە باغی کرێ بە سەوزایی ئەکرێ بە بەروبوومی کێڵگەیی بەیان هەر جۆر بەروونێکی کە ئەمانە بۆ خۆی زیانیەکە کە ئەگەێنێ بە ژینگەی ناوچەکەەوە دو جار ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەتوانین بڵین بەرەوە بە بیابانبوون ئەڕۆی بۆ نمونە تۆ ئێمە سروشتی کوردستان ئەزانین بەشێکی زۆری ڕۆکەکەمان برتیان لە ڕۆکی خۆرسکی مازوویان بەڕوو ئەمانە لە ژینگەی کوردستانە تەواو گونجاون و چەندین ساڵە هەزانە ساڵ ئەمانە بوونیان هەیە لەم وڵاتیاکەواتە خۆگوجاندنیان کردووە لەگەڵ ژینگەکەی ئێمە کاتێک کە ئێمە دێنە ئەڵستین بە بڕینەوەی دارستانەکان و زەویەکانی بەکارێنین چ بۆ مەبەستی کشتتوکاڵی بێ یان بۆ مەبەستی وەبەرهێنان هەر مەبەستێکی کە بێ ئێمە کەواتە یەکەم هەنگاوی بە بیابانبوونمان دەست پێ کردووە چکە ژینگەکەمان تێگاوە بۆیە پێویستە بە بەنامەیەکی پێویست ئەو لە وەرگانە سوودیان لە ببینێەوە نە زیاترین ئەنی ژمارەیەکی پێویست ئاژەڵی تا بەخێو بکرێت زیانی زۆر نەگەینی بە سروشتەوە هەروە نەڕۆین ئەمە ناوچەیە کە خۆی ناوچەیەکی سروشتیە بیشێوێنین بۆ جۆرێکە لە کشتتوکاڵ یان چاندنی جۆرێ لە درەختێکە پێویستی بە بڕێکی زۆر ئاو هەیە لەو ناوچەیە بۆ منە بەڕوو بڕێکی کەم ئاوی پێویستە توانای خۆگوجاندنی هەیە بەڵام هەندێک ڕۆژی کەمان هەیە هەڵوژە قەیسی ئەمانە بۆ نمونە هەنار تۆ ئەوڕۆی لەو ناوچەی چێنی پێویستی بە بڕێکی زۆر ئاوەیە کەواتە تۆ لێرە کاریگەری دەبوو لەسەر چی لەسەر سامانی سروشتی ئاو لەو ناوچێک ئاوکەم بووە وردە وشبوونەوە ڕۆیە بە هەڵمبوون زیاد ئەبێ کەواتە هەنگاونا بەرەو بیابانبوون بۆ پێویستە ئەمانە بەرەکاری زانستی بکرێ هەموو ناوچەیەک مەرج نییە بکرێت بە کشتتوکاڵ هەر ئەوەنە کە خاک بوو توانای وەبەرهێنان بوو بەڵکو پێویستە وەکو سەرەتێکی نیشتیمانی باز بکرێ ئەمە پێناسە بکرێت و پارێزگاری لێ بکەن هەڵبەتە شوێنی گونجاومان زۆرە لەم کوردستانەیە بە کشتتوکاڵ و دەشتی شارەزوو دەشتی بتوێن ئەمانە یەکێکن لە دەشتە هەر بەناوبانگەکانی جیهان بۆ مەبەستی کشتتوکاڵی ئەگەر بێت و بە شێوازێکی تۆکمە و زانستی و بە پلان کشتتوکاڵی تا بکرێت توانای دابینکردن بڕێکی زۆر لە خۆراشی نەک بۆ کوردستان و عێراق بۆکو بۆ دەرەوەی ئەم وڵاتەش ئەبێت. زۆر باش با بچینە لای کاک حامید خۆی کاتێک کە تۆ بەرهەمی کشتتوکاڵی پێگەیەنی تو پەروەردەیەکەی بابەتێکی زۆر گرنگیش ئەوەیە کە بتوانانی بازاڕێکیشی بۆ دروست بکەیت ئەوەی کە ئێوە هاتوون بەرهەمی ڕەنگاوڕەنگ بەم شێوەیە
خەریکن ئامادەکەن و با بڵێن لە بازاڕی کوردستانە ئەمانە ئەفرۆشن ئەم با بڵێن هەمەڕەنگیە تا چەند دەوری بوو ئێستا یەک دنیا من جۆری تەماتە بینم وایە هەمووی تەماتەیە با ئەگەر هەر وەک نمونەیەک من یەکی لە تەماتەکان بهێنم تاقی بکەینەوە بزانین ئەمە هەمووی تەماتەیە وایە ئەمەش و ئەمەش ئەمەشیان کە هەر تەماتەیە بەڵام شێوازێکی تایبەتە یان جیاوازی هەیە ئەو جۆرە تەماتانە ئێمە لە کێڵگەی کوردستان زیاتر لە 22 جۆر تەماتەمان هەیە 13 جۆر لەو جۆری تەماتانە 13 جۆر لە تۆوەکانی بەڕێز کارشێخ جەمالی کرپشنەیە کە برای بەڕێز و خۆشەویستمان لە سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی ئەڤلێنەری کوردستانە بەڕاستی ئێمە ئەو جۆرانەی کە هەیە ئەمانەوێت زیاترین جۆر بۆ ئەو کێڵگەمان دابین کەین لەسەر تاسەری جیهان بۆ نمونە بیبەرێکی ڕەشی تایە ئێمە یەکەم کەسین لەسەر ئاستی هەموو شەرقی ئەوسە توانیمانە لە یابان ئەو بیبەرە بێنین و توانیمانە بیکەین توێژینەوەکان ئیشی لەسەر بکەن و بتوانین زیاتری بکەین وە چەندەها جۆری کەمان هەیە تەنها دوو بن و سێ بنمە هەمانە نامانەوەی ئەلانیکەین بۆ ساڵانی داهاتوو بەڕاستی بەرنامەی ئێمە ئەوەیە هەموو ساڵێک شتی تازە بینە ئەم وڵاتە و بتوانین زیاترین بەرهەممان هەبێ و بکرێ بە ناوی کێڵگەکەمانەوە یا بە ناوی ڕێکخراوەکەمانەوە لە ڕاستیدا ئێمە ئیسە کارێکمان کردووە لە وەکو جەنابی کاگەجار و ئەمە باسی بە بیابانبوون یان شتێکمان ئێمە عەرزێک ئەو زەویەی کە لەسەری بووین زەویەک بوو بەڕاستی خەڵک باس وەکو بیابان سێریە کرد ئێستا ئەگەر سێری ئەو زەویە ئێمە بکەی بەڕاستی زەویەکی گەشت و پێش کشت و کاڵی زەویەکی گەشت و گوزاریە کە خەڵکانێکی زۆر سەردانکەری هەیە سوپاس بۆخوا ئەوەش بە هەوڵی ماندووبوونێکی زۆر هەم لەلایەن ئێمە و هەم لەلایەن ئەو خۆشەویستانەی کە لە بواری کشت و کاڵدا ئیشەکەن لە توێژینەوەکان لە ئەندازیارە کشت و کاڵە بەڕێزەکان بە شانازیەوە کێڵگەی کوردستان ئێستا وای لێهاتووە لەسەر تاسەری عێراق سەردانکەری هەیە هەر وە بدێک کە بێتە شاری هەڵەبجەی خۆشەویست لە دەرەوەی وڵاتی سەردانی کێڵگەی کوردستانەکە کاک حامید چەند بەرهەمتان هەیە لە 22 جۆر تەماتەمان هەیە چەند بەرهەم بەگشتی چەند جۆری جیاوازی بەرهەمتان هەیە و ساڵانە توانای خستنە بازاڕی بەرهەمەکان چۆنە بەشی پێداویستی بازار ڕەکە یان دەبێت زیاتر پارەی پێ بدرێ وەکو دوایین پرسیار و چووکە کاتەکەمان بەرەوکەم بەڵێ ئێمە بە حکمی فترەی زەمەنی کە ئەوەی کە ئەو بەرهەمانی کە بەرهەم ئێنرێ لە کێڵگەی کوردستان لە بینی 85 بۆ 90 جۆر بەروبوومان هەیە لە کێڵگەی کوردستان و ئەو 85 جۆرە ئێمە خۆمان کەمێکمان وتووە بەڕاستی کە خەڵکیش کە سەردانی کێڵگەکەیەکە ئەڵێ ئەو کەمێتی کە ئێوە وتوتانە بەڕاستی کەمترە لەوەی کە وتوتانە وەکو وەبەرهێنی کشت و کاڵی ئایا ئێمە چەندێک ئەخینە بازارەکان یان چۆنە لە ڕاستیدا دوو پێوەەر هەیە بۆ بەروبوومی کشت و کاڵی یا وەبەرهێنی کشت و کاڵی هەر کەسێ توانی عەلوەکان پڕکا لە بەروبووم ئەوە پێی ئەڵەن جوتیار یان پێی ئەڵەن وەبەرهێنی کشت و کاڵی ئێمە ئەتوانرێت وەکو کێڵگەی کوردستان داتا و ڕقەمەکان کە لە عەلوەی سلێمانی یا لە عەلوەی هەڵەبجە هەیە ئەوان ئەزانن کە داتای ئێمە ڕۆژانە چەند تەن خەیارە یا چەند تەن بەروبوومی ئەو بەروبوومانەیە کە سوپاس بۆ خوا توانیمانە لایەنێکی گەورەی کوردستان بڕبکەینەوە و ئێمە لەم شوێنەی بەڕێستانەوە بەڵێنین بە هەموو هاوڵاتیانی خۆشەویست تەنها حکومەتی هەرێم و لایەنی بەرپرس بتوانن حدودەکان دابخەن ئێمە تەغزیە هەموو کوردستانەکەین نەک ئێمە خۆمان یعنی هەموو جوتیارانی کوردستان ئەتوانین ئەو کەرێنە پڕکەینەوە و بتوانین بەڵێ داواکاری ئێمە بەڕێز وەزیر کشت و کاڵمان وتووە ئێمە یەکی حەوت ئەگەر ئیجازەم بن یەکی حەوت ئێمە یادی هەفتە بازارەکەمانە بۆ ساڵی یەکەم و بەڕێز بە شانازیەوە بەڕێز وەزیر کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو خۆی بەشدار ئەبێ لە ساڵیادی هەفتە بازارەکە و چۆن خۆی وەفدی تایبەتی خۆی نات بۆ کردنەوەی هەفتە بازارەکە یەکی حەوت بە شانازیەوە ساڵیادەکەی ئەەکەین و ئێمە یەکەم هەفتە بازارین لەسەر ئاستی هەموو عێراق کە توانیمانە ئەو ڕێچکە بشکێنین و هەر جوتیارێکی خۆشەویست بیەوێت ئەو بیرۆکەی ئێمە لە کێڵگەکەی خۆی یان لە مەزراگەکە ئێمە هەموو هاوکاریەکیەکەین لەبەر ئەوەی ئەو بەڕاستی ئەو هاوکاریە ئەبێ بە سەبەبی ئەوەی کە هاوڵاتیان مستەفید من لەم بیرۆکانی دەستخۆش کاکەژار دوایین شتێککە ئێمە وەکو تاک لە ڕووی هۆشیاریەوە پێهێستین سەبارەت بە بیابانبوون و وشکە ساڵی چەگەر زۆر بە کورتی لە ماوەیەک خۆلەکە وەڵام بڵێت دیارە هۆشیاری گرنگترین شتە ئێمە هۆشیاریەوەمانە بێک ئەم دیاردە دادێکی مەترسی دارە و هەنگاوی ناوە ئێستا ڕووی کردووە لە ناوچەکەی ئێمەش پێویستە ڕوبەری سەوزای زیاد بکەین دارستانەکان بپارێزین نیان بڕینەوە ناوچە کشتتوکالەکان بە شێوازکی زانستی کشتتوکاڵیان تیا بکرێ ئەمان هەموو هۆکارن وە
لە وەرزی زستانە ئەو ئاوەی کە و بارانی کە بەخۆڕ ئەبارەیان لە وەرزەکانی کا بتوانێت کۆ بکرێتەوە سوودی لێ بینە لە شی و دۆڵەکانە یان لە ڕێگەی دەریاچەی دەستکردەوە بۆی برا جوتیارەکانمان فشار نەکە لە ئاویژە زەوی زیاتر ئاو دەربێن و ئەمەش بۆ خۆی هۆکار گەلێکن کە بە خێرایی بتوانین باسی بکەین. لە ژینگە کاک حامید ئیسماعیل خاوەنی کێڵگەی کوردستان زۆر بەخێر بن سپاس بۆ ئامادەبوونتان.